هەرێمی کوردستان بەنیازە بەرهەمهێنانی کارەبا بۆ نزیکەی 10,000 مێگاوات زیاد بکات. ئەمڕۆ یەکشەممە کەماڵ محەممەد وەزیری کارەبا لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ڕێژەی بەرهەمهێنانی وزەی ئێستای هەرێم 8189 مێگاواتە. ئاماژەی بەوەش کرد تا سەرەتای ساڵی داهاتوو زیاتر لە 1000 مێگاوات زیاد دەکرێت بۆ تۆڕی کارەبای نیشتمانی کە خزمەت بە کەرتی وزە لە هەرێم و سەرجەم عێراق دەکات. لە دوانەکەی وەزیری کارەبا لە میانی مەراسمی واژۆکردنی گرێبەستی نێوان کۆمپانیای تۆرۆس و جەنەرال ئێلکتریک لە پارێزگای سلێمانی داهات. لە وتارەکەدا وەزیری کارەبای هەرێمی کوردستان ڕایگەیاند زۆر گلەیی ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت کە لە ماوەی 33 ساڵی ڕابردوودا نەیتوانیوە کێشەی کەمی کارەبا چارەسەر بکات. تا ساڵی 2005 تەنها 2 وێستگەی کارەبایی ئاوی لە هەرێمی کوردستان هەبوون. دوکان و دەربەندیخان لە باشترین حاڵەتدا تا 200 مێگاوات کارەبایان بەرهەمهێناوە. بەڵام ئێستا 8189 مێگاوات کارەبامان هەیە. دەشڵێت لەم بڕا کۆمپانیای جەنەرال ئێلکتریک 5250 مێگاوات بەرهەم دەهێنێت کە دەکاتە 164 کۆی بەرهەمهێنانی ژێرخانی وزە لە هەرێمی کوردستاندا. هەروەها وەزیری کارەبا ئاماژەی بەوەدا کە ئەو هاوکاریەی لەلایەن کۆمپانیای جەنەرال ئێلکتریکەوە پێشکەش دەکرێت پاڵپشتێکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاوەدانکردنەوە و نۆژەنکردنەوەی تەواوی ژێرخانی کارەبا لە هەرێم. کەماڵ محەممەد لە درێژەی قسەکانی داوتی کێشەی سەرەکی بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان کەمی سوتەمە نییە. تا ساڵی 2005 هیچ غازێکی سروشتی شل بۆ بەرهەمهێنانی کارەبا لە بەردەستان نەبووە. ئێستا توانای هەرێم بە پێویستی غازی سروشتی شل بۆ بەرهەمهێنانی کارەبا 650 میلیۆن مەتر سێجایە. ناوبراو لە درێژەی قسەکانی داوتی لە ئێستادا پرۆژەیەکی دیکە لە کێڵگەی کۆرمۆر دادەمەزرێت بۆ زیادکردنی بەرهەمهێنانی کارەبا کە تا چارەکی یەکەمی ساڵی 2026 تەواو دەبێت و زیاتر لە 1200 مێگاوات کارەبا بۆ تۆڕی نیشتمانی زیاد بکات کە خزمەتێکی زۆر بە تۆڕی کارەبای عێراق و تەواوی هەرێمی کوردستان دەکات.